دموکراتین کنگرسی دیویژن لها فاتن سردستی شاکرنا سلوکی انجمن نران فدیه بو جوکومارین تندریرا خانمك أمريكية عندما داعش دبيجا مجيه ويها تقول ششتنو دخازا لأمريكا ورا جزاكرين والريبري فاتيكان دبيجا شرن ينوكا لأوكرانيا تاوان دجي خدا ومروفانيين صلاف وريزو بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن حفتي سبيدا رجع في شمي أفا داخل شمو هيفين دم خوش جوارا دكان دو شم سروكي نوي انجمن نونرين كونغرسا امريكي كيفن ماكارتي دز باركي خوا كر بدرباس كرنا استانجيا يكم دماكو جواتي باكيتك بجراندي ديار دكا كادي كوماري تشاوا حكمرانيا انجمن بكن داد دانگدانا لسر نخشرية كو جهلا اندامي ديمقراط جيم ماكغوفرن وكافيديا رازگرین تندرین امریکا را هاتی بنافکرین پشتی هفتیا کا پری آلوزی بود دیروکا انجمن نونراندا مکارتی هات دست نشان کرین پشتی 15 گرن دنگدانی د دمی 4 روزاندا کومارین کو پرانین نهاد جواتی د دیویژن نبتنی به سروبری یا سیاسی لواشنطن هبو لدیسان د جوات نونران بخدا لچن سالین کو دموکرات کنترول وانا ديمقراط ديفيجن لها فاتنا للسر دستيشان كرنا مكارتي رولي جواتي لاواز كريا وجبردانان بو جي كومارين هاري تندريرا باشا للسر چوانيا كاري جواتا نيران يا كونغرس يا امريكي لدمي دهاتي بالين صالح بتر زانياريان ددا بالين فرمو سپاس البته دشت البجاردنی مکارتی کیون مکارتی وکسروچی نوی انجمنی نوێنەرانی ئەمریکا کارێکی ئاسان بوو بێت هەرچەندە چەندان جار دەنگدان کرا هەتا توانی سەرکەوتن بەدەست بێنێ البته ئەم ساڵانەی ئایندە لە بەردەم مەکارتیدا ساڵی چێروە ئاسان نابن و بە ئاسانی تێناپەڕێ و هەموو شتێکیشی بە ئاسانی بۆ نایەت بەدەستەوە بە تایبەتی لەبەر دوو ئۆکاری سەرەکی یەکێکیان ئەو ناکۆچی کە لەناو کۆماریەکاندا هەیە بۆ تایبەتیش لەسەر خودی مەکارتی خاڵی دووەمیژەوەیە کە هێشتا کارنامەی سەرۆک بایدن 2 ساڵی تری ماوە بۆ جێبەجێکردن بەڵام نکۆڵی لەوە ناکرێ پەسەندکردنی یاسای بەڕێوەبردننی کۆنگرێس بە یەکێک لە سەرکەوتنەکاندا دەنرێ بۆ مەکارتی. گەلی ئەمریکا کۆماریەکانی هەڵبژاردووە بۆ ئەنجومەنی نوێنەران تا کاروبارەکانی ئەنجومەنی نوێنەران ڕێک بخات ئەمەش لە ڕێی گۆڕانکاری سەرەکیەوە دەبێت لە بەڕێوەبردننی ئەنجومەندا بۆ دڵنیابوون لەوەی عەقڵی داراییمان هەبێت لە کۆنگرێسدا گەڕانەوەی بەڕێوەبردننی بودجە بۆ دەیان ساڵ هەبووە بەر لەوەی دموکراتەکان لای بدەن. کۆماریەکان بەردەوام جەخت دەکەنەوە لەوەی کە لەم چەند ساڵی ڕابردوودا بەردێک نەخراوەتە سەر بەردێک لە کۆنگرێسی ئەمریکادا بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشەکان ئەلبەتە لەمەدا وەکو بڵێ توانجێک دەگرن لە سەرۆکایەتی پێشووی ئەنجومەنی نوێنەران و هەروەها بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن. ناوڕۆکی ئەم و توێژانەی هەفتەی ڕابردوو ڕوون و ئاشکرا بوون بە دڵنیاییەوە لای ئێمەوە واشنتن تێکشکێنراوە جا نەک هەر واشنتن بەڵکو شێوەی بەڕێوەبردننی کاروبارەکانی ئەنجومەنی نوێنەرانیش لە چەند ساڵی ڕابردوودا بەو شێوەیە نەبووە کێشەکانی هاوڵاتیان چارەسەر بکات بەڵکو کێشەی زیاتریش ڕوبەڕووی خێزان ئەمریکیەکان بوونێتەوە بەهۆی ئەو بڕیارانەی بە واژووی سەرۆک بایدنەوە هاتوونەتە ناو کۆنگرێس. لەم شەڕ و ناکۆچە سیاسیانەی ناو کۆنگرێسی ئەمریکادا دیموکراتەکانیش ئەلبەت لە ئێستادا جەخت لەوە دەکەنەوە کە پارتی کۆماریەکان ئەو لایەنە سیاسیە نەماوە کە جاران هەبوو بەڵکو ئایدۆلۆژیایەکی دیاریکراو لە ئێستادا باڵی گرتووە بەسەر یاخو باڵی کێشاوە بەسەر کۆماریەکاندا ئەلبەت ئەمەش وەک ئاماژەیەک بەو ڕوانینەی کە دانڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هەیبوو لەژێر دروشمی جارێکی تر ئەمریکا مەزن دەکەینەوە.
ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوون و ئاشکرا بووە ئەوەیە پارتی کۆماریەکان بەدەستی ئەوانە ڕفێنراوە کە بەلایەنی ئەمریکا مەزن دەکەنەوە ناودێر دەکرێن. ئەو لایەنە بایخ بە بەڕێوەبردن نادەن بەڵکو بایخ بەخۆ بە زلزانین دەدەن، لایەنێکە لە بەردانواندن نازانێت تەنها دەسەڵات و هێزی خۆی دەناسێت، لایەنێکە نایەوێت خەڵک بخاتە پێش سیاسەتکردنەوە بەڵکو خواستە سیاسەکانی خۆیان لە سروی ئەو خەڵکەوە دەبینن کە دەبێت خزمەتیان بکەین. هەڵبەتە لەگەڵ ئەوەشدا کە سەرەتا ئاماژەمان پێکرد پەسەندکردنی کاروبار یاخو بەڕێوەبردننی کاروبارەکانی ئەنجومەنی نوێنەران دەشێت وەک سەرکەوترێک لێ بڕوانرێ بۆ کەڤن مەکارتی، بەڵام ئەمە بەو مانایە نییە ئیدی هەموو شتەکان ئاسان دەبن لە بەردەمیدا. لەو ڕوانگەیەوە کە بە پێی ڕێوشۆنە نوێیەکان دەبێت ئەندامانی کۆنگرێس هەر هەمویان لە هۆڵی کۆنگرێسدا ئامادە بن کاتێ دەنگدان دەکرێت بۆ هەر بەرنووسێک بەرنووسانەی کە دەچێتە بەردەمیان. ئەلبەتە بەپی ئەم ڕێوشۆنە نوێیانە یەکێ لە بەندەکانی کە هەڵوەشێنرایەوە لە سەروەختی نانسی پیلۆسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەراندا پەسەندکرا، ئەوە بوو ئەندامانی کۆنگرێس یاخۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەیانتوانی لە شوێنی خۆیانەوە لە دوورەوە دەنگ بدەن بە هەر بەرنووسێک کە دەیانەوێت. دەخیل سپاس بەڵێن ساڵە حاوکارمان ڕاستەخۆ لەگەڵمان بوو. نەهاک و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کەڤن مەکارتی سووندا دەست بە کاربوونی خواریە قانوندانەرن کۆماری وێ چ ئەژندەیە پەیرەو بکن. ئەمێ دەوێ راپۆرتێدا بەرێخوا بدنێ کە ئەو دخوازن چ بکن و کۆنترۆل و هەفسەنگیên وان یەن پلانکری لە هەمبەر کارێ ڕێڤەبەریا سەرۆک جۆ بایدن وێ چاوابە. کارەکە 4 ڕۆژی لە ناکۆچی توندخایان، بەڵام چەکوشی هاوڵاتیان وا ئێستا بەدەست کێڤن مەکارتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاوەیە. ئێمە لێپێچینەوە لەم بێسەرەوبەریە دەکەین، هەر لە مەسلەی کشانەوە لە ئەفغانستان هەتا دەگاتە سەرچاوەکانی کۆڤید و هەروەها مەسلەی پڕچەکردنی بیرۆی لێکۆڵینەوەی فێدراڵی. پۆستە نوێیەکەی مەکارتی لە دەسەڵاتدا لە دوای کۆمەڵێک سازشکردن هات بۆ ڕەخنەگرانی ئەوانەی ئێستا ڕابەرایەتیەکەی پێکدێنن. ئێمە وا دەگەڕێنەوە بۆ ڕێسای بەر لە پێلۆسی ئەوەی لە ساڵی 1910 زاینیەوە کاری پێکراوە. من پێم وانەیە کە بە هیچ جۆرێک ئەوە مەسلەیەک بێت لەبارەی خوڵقاندنی پەشێویەوە. تەنانەت ئەگەر یەکریزی بەرقەرار بێت دەبێت سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەران ڕێگەچارە بدۆزێتەوە بۆ دانوستانکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتی بایدن لەسەر مەسەلە ئاڵۆزەکانی وەک کۆچبەری و کەمکردنەوەی خەرجیەکان. مەسەلەکە سەبارەتە بە دڵنیابوون لەوەی کە ئێمە بودجەیەکمان هەبێت و لەسەری ڕێک بکەوین و بەردەوام خەرجیەکانیان زیاد نەکەین، بەڵام دواتر خۆمان لەگەڵ ئەو بودجەیە بگونجێنین. سەرۆک جۆ بایدن لە ڕاگەیاندراوێکدا پیرۆزبایی لە کێڤن مەکارتی کرد و گوتی ئەو ئامادەیە لەگەڵ کۆماریەکان کار بکات کاتێک ئەو بتوانێت. هاوکات کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران لای خۆیانەوە سوورن لەسەر ئەوەی لێکۆڵینەوە بکەن لە بەڕێوەبەرایەتی سەرۆک بایدن و هەروەها لەسەر سەوداکانی کارداری خێزانەکەشی. من دەڕوانمە ئایندا بۆ سەرڕێژکردنی کارنامەی دەستکەوتە گەورەکانی بایدن. جاگەر کێڤن مەکارتی دەخوازێت زمینەیەکی هاوبەش لەو بارەیەوە بدوزێتەوە، ئەوە کۆماریەکان هاوبەشانیان لە نێو دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەراندا دەبێت. لەسەر شەقامەکانی واشنگتن ئەمریکایەکان ڕای خۆیان بۆ دەنگی ئەمریکا لەسەر پێکهاتەی نوێی کۆنگرس دەربڕی. وەک دموکراتێک من زۆر خۆشحاڵ نیم سەبارەت بە ڕابەرایەتی نوێ، بەڵام هیواخوازم کە ئەوان بتوانن ڕێگەیەک بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوانەی ڕوبەڕووی وڵاتەکەمان دەبنەوە. من گۆڕانێکی زۆر لە سیاسەتی دەرەچیدا بەدی ناکەم. پێم وایە کۆماریەکان بۆ زڵاوکردنی کۆچبەرانی نایاسایی توانای دارایی بەکاربهێنن. ئەمانە بابەتی هەستیارن و دەتوانرێت بکرێنە دانوستانی سەخت لەبەرەوەی کۆماریەکان لە ئێستادا ژمارەیان کەمێک لە دیموکراتەکان زیاترە کە 222 بەرامبەر 212 ئەندامە لە 118مین دانیشتنی نوێی کۆنگرس. بۆ ڤێرۆنیکا بالدێراس ئێگلیسیاس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری.
ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئایەتوڵە عەلی خامەنەی ڕێبەری باڵای ئێران ڕۆژی دووشەمە داوا لەلایەن پەیوەندیدارەکان کرد کە بە شێوەیەکی تند و دادپەروەرانە مامەڵە لەگەڵ نەڕەزایەتیە بەردەوامەکانی سەرتاسەری وڵات بکەن. ئایەتوڵە عەلی خامەنەی وتیشی خۆپیشاندەران لەوانە ئەوانەی کە ئاگریان لە باڵەخانە گشتیەکان بەرداوە بێگومان خیانەتیان کردووە. ئەمەش تاوانێکە لە کوماری ئیسلامی ئێراندا سزای لە سێدەرادانی لەسرە. ڕێبەری باڵای ئێران دووبارەی کردووە کە زلهێزە بیانیەکان نائارامیەکانیان وروژاندووە بەبێ ئەوەی بەڵگەی پشتگیری لەو ئێدعاانە بخاتە ڕوو. لێدوانەکانی خامنئی ئەبێ بەهۆی ئەوە کە دەسەڵاتداران درێژە بە سزای تند بەسەر دەستگیرکراوەکان دابنین. لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندەرەکانەوە لە لایەنی کەم 4 کەس لە سێدارە دراون. ئەمەش دوای دادگایکردنی خێرا و داخراوەکان لەسەر ئاستی نێونەتەویش ڕخنەی لێگیراوە. بە پێی چالاکوانانی مافی مرۆڤ لە خۆپێشاندانی چەند مانگی ڕابردوودا لە ئەنیکەم 519 کەس کوژراون، زیاتر لە 19,200 کەسی دیکەش دەستگیر کراون. بۆ شرۆڤەکردن و تێگەشتنە ڕاگەهاندنە ڕێبەری ئۆلیە ئیرانی ئایەتوڵە عەلی خامنئی ئەمێ میێڤانداریە برێز ئازاد کوردی ڕۆژنەمەوان لە بەلجیکا بکەن. کاکی ئازاد دەم باش سپاس بۆ دەمێوە تێگەشتنەوەش بۆ گوتنین خامنئی چییە؟ سپاس دکەم ji bo ve û hemû temaşevanên dengê Amerîka. Di rastî de ya ku me Xameneî vê carê dît rû û sîma dîktatorekê perîşan û nigeran bû ku pir mandî bû û pir nigeran bû. Lê hevdem li gel vê yekê ku xwek dîktatoreke şikestxarî nedidît ji ber ku hesta tevehumê li cem dîktatorên mîna wî dîrokê de ew xazêde bû heta deqa axirê ji xwe bi serkeftî dibînin. Lê di rastî di gotinê wî da, di nawaroka gotinê wî da, di reftarê wî da di ji heviyekî ecêb hebû ku nîşan dide pir nigeran û li nêzik ve dizane ku rewşa wî di asta navxwe da heta di asta desalatê da çiqas lawaz e ji ber ku cewher û nawaroka gotina wî vêyekî nîşan dide ku kesên nêzîkê wî jî piştgiriya wî nakin. Lema gelek bi balkişî belê lê yek têdigeha ku wê pitir tundûtîjî li beramber xwepêşandanan li werin kirin bi herbel ew dibêje. Bêguman ev yanî peyvek bikar îna ji bo xwepêşanderan li navxweyî Îranê bigiştî peyva xiyanet digot dibêje ew kes xiyanetkar in. Yanî ev xiyanetê bi wî welatî dikin di halekê da ew hevelatî ne. Li gor hemû her qanûna bingehîn ya rejîma îslamî ya Îranê jî hevelatiya mafiyê wekî heye ku xwepêşandanê bikin dijî desalatê narizadiyê xwe derbibirin û nîşan bidin. Lê li gor vê yekê evan bi xiyanetkar tometbar dike ji bo ku bikare destê celad û desalatdarê xwe dê hov pê avala veke û dezgeha dadperverane ya rejîmê veke ji bo ku bikarin xelkê gelek bihêsanî li dar ve bikin û جنایتان بخلقینه و به آسانی یعنی توان خیانتی جزاوی لسدردان لدار فکرنا یعنی که که ازت اون چه آگاهداری نوحنا لسر گرتنا لوان روزا گرتنا خو پیشاندران لوان چند روزان یاکو هي حتی ویگا یعنی پیلا دست بسر کردن و گرتنا بردوامه به راوستان اف کسی کو بهنا چالاکبوون د خۆپێشاندانان دا ئۆرگانیزەکردنەوەن ڕێخستنە خۆپێشاندانان دا هەبووە و دناو جوواکێدا ڕۆلێک هەبوونە ji بۆ ku xelek beşdarî xۆپێشانdan û ew şoreşê bibe şoreşa jîna li hemû astekê da li bajar bi bajarên Îranê bi taybetî hemû tên girtin li pêla girtinan li herêmên wek Kurdistan û Belûçistanê pir zêdetir e ji ber ku heta vê gavê jî ew di herêm asta xwepêşandanan gelek berfirehtir e lê li bajarên din e Îranê jî dibîne ev kesên ku rola wan hebûye di sosyal tevna civakî yanî sosyal medya
وحتى درا گشتی دا باوی که باندور هبون لسر رخصنا حمود تنگرتن دوار جزاین گران هاتن خاص بله كي عزاد يعني افتح تكتيكن كو حكومه ايران رجيم ايران بكارد ان جبو قرتن وجزا كرنا خو بيشاندران يعني دفي جوا كان نفنتوي تشهل وست همبري وهبا جواکا نافدلتی بو یکمین جار پشتی 40 سالان دستلاتداری رژیم اسلامی ایرانی مرود دکاره بیجه یعنی پرانیا شروعکارین سیاسی پسپورین سیاسی جی گلک دل خوشم بوا هلوستین کو وی داوی هات نگرتن لبر رژیم ایرانی ل تبینی آنها و کو او هلوست گلک درنگ بون جبو کو نپیویز بو او قاس خوینه حوالاتیان به رجاندن لگل کو جبر کو او خوینه نبا قربانی تجارت و سودای آبوری اکونومی و دیپلماتیک نبر او ولاتانه دا لی او آوایک لآوایان جدل خوشیه کو ولات جهان بود پشت 40 سالان راستی ناوخوی جواک ایران فهم کردن کو خلق چقاس ناراضیه جوید صلاته به همو آوایکی و دخوازه جوید صلاته درباز ببا لی هفدم خلق نگران اجویه که جیت بین مرو حتی دو بمباران پهباد ایران کل حریم کردستان اللي دیجین هزین سیاسی کردی هات نکردن کرد روشلات و اوکراینیا او پهبان کو رژیم ایران دان روسیه او به ری داجی هزین روشلات کردستان اللي حریم کردستان بمباران کردن به پهبادان به شکل زیاده و پهبادانه به شرکت امریکایی هات نفروتن او جی رخنه یعنی مرو فهمنا که او سیاست دوالیه العالیه که بایکوت دورپیچن آبوری سیاسی لسر ایران لایه که دنجی امریکا دبی لکولینه بکه جویه که کچاوا او آلاف هاتنا فروتن و گشنه داشتین رژیم ایرانی کو بکاره خود تیار بکه و به پهبادان اولهی اوکراینیا اولهی کردان و حتی هزین کردی لواکی که هزک مجد میدانی لقدا سیاسی ایران دا به خطر دا او جواب بمباران بکه كيكي عزت من تخص لدعويش دبرسم يعني أفشن مهن خبيشان دانان ولقوا رافان فيديو يدقهنما جناف إيراني نيشانة هنديكو هناك جوهرين هناك آزادي لإيراني بيدابونا بدست هاتنا بدست كتنا لگور من نيرين جدا جدا هنا لبرا من خلق وك خوا وك تاككس حتى أصلك أو آزاديانه هبون لرژیم ایران حتى ويغاوي يعني مترك جي پاشکشه لوا پرانسیپ خود نکرنه لهری داویج دو سروک دزگاه دا سرود دادگاه دادواری اوکی لتهران را گهان و فرمان داده جی پلیس و هزین دولتی کو به همه آوایی که لیدیجی او کسی کو حجاب خود در دخن در کبن او یک نشان داده که واچه پاشکشه نکریه جبر که اگر پاشکشه هات باکرن خامنه ای اعلان کرد با یعنی سروک دا صلادار سرکی و رژیم خامنه ای یدن همه کارتون اگر پاشکشه که با اگر هنده گوهرتن چه ببان دا خامنه خامنه ای نورمال همه خاص چاوان بود چامهر بود او گوتنه ویدا در که ولی تشتکی وسط نب بريز آزاد كودي روجنامافان جبل شيكا بدنجي أمريكا رابو سباس رجادكم روج باش دنگ أمريكا جافكانية كابي باوريان و چاو آگاهيان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دن پیزانین و نوچه جیهانه لتركيا سر دوزگري كوماريه دادگاه بلند نيرينا خواج سازيا قانونا بنگهين نيشان دا كاچما دخوازا HDP پارتيا سر بكردان قدخه بكا قالو چه اوفيسا دوزگر و سازيا دستورا بنگهين دركتنا پامري دنگي امريكا ايوب دمير جانگري بمره ايوب دم باش يعني تباري خدا في مجالي تتكالي تش مره بيجي تش وان اوفيسا دركتيا لسر مساله قرتن وقدخه كرنا هدفي داخل ده حفظه اداره 2021 دا دیسا سردوزگریا کوماری یا ترکیه جبو گرتنا HDP جخوا سری لوی محکمه کو پشمدا انا جیدگره لوی دری دابو و پشتی دمکا دریج انا
ایرو لودره ساعت دهان دا سردوزگر کوماری بکیر شاهین هاتوه داره کو سدما گرتنا هدفی چیه چینینه لودره پاراستنا خوکر لودره یعنی پشتی پاراستنه درکت داخوینی اکسی دا بکیر شاهین گوت کو هدف وک مینا پارتیا کاکو جبو رخصتنا ترور لشکر دابیندکه بوی شوازی پناسه کر پشتی ویجی جوه در باس بوند و داره بری کو بوشان چکر یعنی بری و داره گله کس هاتبون کو پشتگیری بدن کو هدف وره گرتن گله کس و داره بوند سا حقوق ناس بوند رخصتنه تایبت بوند راستی و داره دا تشتی کو درکتن پشت کارم بیجم کو یعنی جوی شونداتر بکیر شاهین جوه پاراستنا خواه کر جوی شونداتر و خطا کادن درکده پیش بله ایوب اگر او سازی بریاری بدن کو هدف وره گرتن پروسه گرتنی وی چاوادا آنا پروسه گرتنه پشتی کو پاراستنا سردوزگاریا کوماری هاته کرن رایدارین هدفی و لوی داره پاراستنا خواه بکن سدما کو پارتیاوان نهی گرتن پشتی ویجی محکمه یعنی ماکزاگونه و پاراستنه و بشینه راپورتور پیشی ویا و بکه اوایه که راپور درخینه پاچه داخلی و محکمه هانه بکه و پشتی و ویجی چخواه محکمه و ویا بگره آنجی بره یعنی شیخ سه خط درد کردن پیش محکمه و یان هدف تبایی بگره آنجی محکمه و بجه کو هدف بلا نیگرتن هن کس ورن قدخه کرن آنجی دکاره بجه کو بله بلا کسی قدخه نبن ام بجن پریکو آلیکاریا کو هدف دگره بلا وره قد کرن و سه خالات کاره بریاد یعنی اوانا تواجی دناف مهکی داوی دیار ببن بتگاشتنا گشتی ایوب تگاشتنا گشتی د ترکیه و دناف کردادا جناف سیاست وانا دا کی جوان سه خالان بتر پیشبینی های و چه ببا راستی تدی و داری دا هدف یا رایدارین هدف جیملگل وانجی قصه کرد گله کسانجی قصه کرد دبیجین کو لسر محکمه روشکا سیاسی خود دیار دکه یعنی دستلاتی جبو ویجی هکه به محکمه و گریدایی با پیکان نیم بکو پارتی هدف بیگرتن لی تواهی دکارم بیجیم کو تواهی لسر اوینه هدف و تواهی وره گرتن ایوب دمیر په امیر دنگی امریکا جا انکاری به من رابوگل که سپاس ایوب لا چاپی کوتنی کی دگمندا لا کمپی روش تایبت با گیراوکانی داعش لسوریا که للایان هیزا کردیکانی هاو پیمانانی امریکا و دست بسره هودا مسنه دلیتن للایان بازرگانانی آنلاین و مشکی شوردراوه بو اوی لسالی 2014 پیوندی بو گروپا تیروریستی داعش بکاتو لهموش تیکش پشیمانه جگا لا کرگنجکی نبی ژنێک لە تەمەنی 20 ساڵیدا لە ویلایەتی ئەلەباماوە هەڵاتۆ و پەیوەندی بە گروپی دەوڵەتی ئیسلامیەوە کردووە و لەگەڵ یەکێک لە چەکدارەکاندا منداڵیشی بووە و دەڵێت هێشتا هیوادارە بگەڕێتەوە بۆ ئەمریکا و ئەگەر پێویست بوو ماوەی زیندانیکردن بەسەر دەبات و داکۆکی دەکات لە دژی توندڕەوەکان. دەزانی کە ئەمریکا دەڵێت نایەنەوێت تیرۆریستان بگەڕێنەوە بە وڵاتەکانیان بەڵام ئەو کەسانی کە بە تەواوی وەریان گرتووە ئەوانە بوون کە تۆمەتبار کرابوون بە پشتیوانکردن لە تیرۆریان لە ڕاستیدا تیرۆریست بوون. دەزانی بۆیە من هەمیشە وتومە ئەگەر پێویست بکات لە زیندان بمێنمەوە کاتی خۆم بەسەر ببەم ئەوە دەمێنمەوە بەڵام من دژی ئەوە شەڕ ناکەم. ئەو لێدوانە لە چاوپێکەوتنە جیاوازەکاندا دووبارە دەکاتەوە و هەر لەو کاتەوەی لە سەرەتای ساڵی 2019دا لە یەکێک لە دوایین ناوچەکانی ژێردەسەڵاتی توندڕەوەکان لە سووریا هەڵاتووە بەڵام 4 ساڵ پێشتر لە لووتکەی دەسەڵاتی توندڕەوەکاندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ بوسفید نیوز پشتگیریەکی پڕ لە جۆشی بۆ ئەوان دەربڕیوە. لە شوێنە زۆر ناتەندروستەکاندا دەخەوتین لە ژیانمدا ئەو جۆرە پیسیم نەبینیوە 100 ژن و 2 هێندەی زیاتر منداڵ هەبوون لە ناوەوە ڕاکەڕاکەیان بووە ژاوەژاوێکی زۆر و جێگەی پیس و پۆخەڵ. لە تویتەکانی ساڵی 2015دا داوای لە ئەمریکیەکان کردو بچنە ناو داعشەوە و هێرش لە ئەمریکا ئەنجام بدەن پێشنیاری تەقەکردنی لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە یان بە ئۆتۆمبیلەوە خۆیان بکەن بە قەرەباڵغی جەژنە نیشتیمانیەکاندا. بێگومان پەشیمانم لە هاتنم بۆ ئێرە دەزانی ئەگەر بتوانم ئەو کاتە بگەڕێنمەوە وەربگرمەوە بەدڵ دەمگەڕانەوە دەزانی هەرگیز لەگەڵ ئایدۆلۆژیای داعش هاوڕا نەبووم و هەرگیز هاوسۆزی هێرشەکانیان نەبووم و لەگەڵ ئەجندا و شتەکانی ئەواندا نەبووم.
هودا لە ویلایەتی نیوجرسی لەدایک بۆ لە خێزانێکی کۆچبەری یەمەنی و پاساپۆرتی ئەمریکی هەبووە لە ماڵێکی موسڵمانە کۆنەپارێزەکاندا لە شاری هوڤەر لە ویلایەتی ئەلەباما ژیاون و لەوێ گەورە بووە. لە ساڵی 2014دا بە خێزانەکەی وتووە کە دەڕوات بۆ گەشتێکی قوتابخانە بەڵام بە فڕۆکە بەرەو تووشیا ڕۆیشتەوە و پەڕیوەتەوە بۆ سووریا. پارەی گەشتەکەی بە چەکی کرێی خوێندن دابین کردووە کە بەنیهێنی کردوونی بەکاش. تەنانەت لێرەش لە ئێستادا ناتوانم بە تەواوەتی هەموو ئەو شتانە بڵێم کە دەمەوێت بڵێم، بەڵام کاتێک ڕۆیشتم دەیکەم من داکۆکی کارێک دەبم لە دژی ئەمە خۆزگە بتوانم یارمەتی قوربانیانی داعش لە ڕۆژ ئاوا بدەم بۆ ئەوەی لە داعش تێبگەن کە کەسێکی وەک من بەشێک نەبووەلەوە. دەزانی منیش قوربانی داعشم، دەزانم خەڵقێکی زۆر حەز ناکەن ئەوە ببیستن، بەڵام چی بکەم؟ تاکە ڕێگای ڕزگاربوون هاوسەرگیری بووە لەگەڵ یەکێک لە چەکدارە توندڕەوەکاندا لە کۆتاییدا هاوسەرگیری کردو 3 جار هاوسەرگیری کردووە. دوو هاوسەرەکەی یەکەمی لە نێوانیاندا باوکی کوڕەکەی لە شەڕدا کوژراون. ئەو گروپە توندڕەوە کە بە داعشش ناسراوە چیتر هیچ خاچێکی لە سووریا و عێراق لەژێر دەسەڵاتدا نەماوە، بەڵام بەردەوامە لە هێرشە لە ناکاوەکانی لە خودی کەمپەکانیشدا لایەنگریان هەیە. هودا دەڵێت هێشتا دەترسم قسە بکەم، دەترسم تۆڵەم لێ بکەنەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. هەر لەوێ هەرێمی بەهای دۆلاران و لە هەرێمن و لە هەمبەر پەرەی چەند وڵاتی ڕۆژهەڵاتان ناوین هەرتی و بلند دەبە. بانکی ناوەندیان وان وڵاتان بەهای دۆلاران ڤە دەبڕن لێ دیسان لە بازاران ئەو زوو تێگوهارتن. راپۆرت هەنەک و هەنە کەسژی هەنە هەوڵ دەدەن دۆلاری بکڕن و پاش دەست بکەن. ئەڤە ڕەوشە ئابووریە خراپە خەڵکی خراپتر دکە لێ کوبانی و خەڵک گازندێ دوێ بێ سەروبەریە ئابووری دکە. پامێنێ دەنگی ئەمریکا محمود باری چەند کەسان ڕ ئاخفتیە. بلندبوونا نرخê dolar li hember lêreya Sûrî rewşa jiyanî ya welatiyên Bakur û Rojhilatê Sûriyê giran dike. Got bi bilindbûna nirxê dolara bihaya kirîn û firotinê jî radibe. Lewma xelkê Kobanê ji ber vê yekê bigazincin. Ehmed Ebereş welatiyekî Kobanê ji dengê Amerîka ra behsa zehmetiyên jiyana xwe kir û got گۆموچەین خەلکێ bi lêreya Sûriye lêkirîn û firotin tev bi dolar e û ev yek jî nehevsengiyê çê dike. معاش عملاء من يومي برا 20,000 بس 20,000 ناس دولار این دوره شکل دکره پیت شکل اسعار کی دبل هک دلار 100 کوتی رود به اونو 5 کو دوبینه سر کو دلار دم داد کوي کسی داخل نتنه این هم دخوند شکل حلا کی تشتري ورد دنیا یا معاش ملت به دلار به معاش عملاء به دلار به هەروەها ji bo bazirganan jî bandoreke neyînî heye. Bazirganê Kobanê bilind Mustafa dibêje got herêm dorpêşkirî ye û nehêsane got kel û pel derbasî herêmê bibin û diyar kir got tiştên xwe tev bi dolar dikirin lê bi pereyên Sûrî jî difroşin û ji ber bihabûna dolar ya bênavber ziyana aborî li wan dibe. منطقة حصار زيادة ملت هناكي شكورتنا شغلتنا يعني ملت معيشات زحمت بالجامعة ودولار بدي أم بدولار تينن بالسوري جي دفروشن يعني تأثير لما جي دبي هێجایی gotinê got cara yekê nirxê 1 dolarê Emerîkî asta 6,000 li hember lêreya Sûrî derbas dike û vê yekê bi xwe rewşeke xizaniyê di nava xelkê da belav kiriye. Ji ber got di navber wergirtina mûçeyan bi lêreya Sûrî û xerçkirina bi dolarê Emerîkî hevsengî çê nabe. محمود بالی دنگ امریکا کوبانê. گەلۆ سەدەمێ vê bê serûberiya aborî bilindbûna nirxê dolar çiyekî dikare vê krîzê çareser bike. Birêz Musellem Talas lêkolerê navendê geşepêdanê ya Almanî li Bonê bi mereya dem başkekî Musellem yani tu bêjî eger te guhdara raportê kiribe tu bêjî sedemên ku bihaya dolar bilind bibe û bibe sedemê ku rewşa aboriya herêmê û ya xelkê bi giştî xirab bibe ji ber çi ye؟ امکان به سبب گریدای دلار بخواد او سبب جی روشا خلکه دا یعنی دلار بخوا یعنی بلند به لمبر لیرا سوریه چونکو روشا یعنی سازیه ابوریه سوریه خرابه 10 سال دلار پنجی یعنی دلار 5 لیرا نه بو 6500 داوی یعنی نوچه داوی ابگریدای یعنی دهات خواجهی سوریه هر سال شنداد چه و
و کیمانیات بچه حکومت سال به سال حکومت هر پری سوری چاپ دیگه دادخینه بازار عبادیره نرخ جراب سوری دا کهون ولهم بر ویجی دهات خلقی پرانی خلقی سوری دهات وان سینور داره و دا کدیه یعنی هر کس سرموچه جیان خود درباستکن یعنی تکانی بیجی سوری مهانه مالبات کش 5 کسان دور 3 میلیون حتی 4 میلیون لیره پی گرگن جیان خو مهانه درباس کن نورمال جیان لتشتی هی لهرمی رژیمه موچه دور 150,000 لهرمی ریبری خسر تبه دور 400,000 حتی داوی تکانی و موچه سدی 10 حتی 25 مصرف خلقی دنکمینه حتی دیگه روش نکو کس یعنی موچه یوان تنه تیره چونو هاتنا جی کارو وگره دیگه یعنی روش بی رنگیه و بله باشا كاكي مسلم يعني راسه يعني الصالين 1906 و 1907 از بخا لسوريا بوم ومديك وما دولار ب بينجي ليرابو يعني هم دولار ب بينجي ليرابو لیره سوری بو نهاق بویا 600 یان چند قاد بویا لی یک دی پرسا گلو هیزا وی لیره سوری آکرینه تچا دکاری هف بر بکید لوی دمی که دمی پینجا بو نها به 600 یا هر دولار یعنی هیزا کرینه تکانی ببیجی وی چاله مثلا که موچه خلقی در دور 8,000 و 8,000 خلقی کانو بجیانه خود درباز کرا مهانه یعنی آنها خلق نکنه دور یعنی از دبیجم 3 میلیون لهنک بهنک دبیجن 4 میلیون لیره یعنی 8,000 وی چاله باشا کارمندکی حکومت امام مستاق نها کارمندکی حکومت امام مستاق نها لسوریه چندی وردگرا پر بجم حکومت 150,000 لیره سوریه و جیرا پی تی وی هي کو دورا 4 میلیون ورگری حتی که ما نه جیان خود درباز یعنی صدی کیمی ده يعني كيمي ده تشتي بي تي في خدبي تشتكي هري بالزحمات هالبتا كو هافري نابا اگر قلت ناخذ الراس بكم كي مسلمكم قلتي بشش صدى انها بشش هزار ببوري هار دولارك لدما كيكو ليه كاكي مسلم دخواز بفرسم يعني ما الرابورت خدها بيس يكج كاسين كو دا خفت بحثي هندي ديكا كوتشاوا موچا وكارو كارداري الجوان را بليري سوريا لي كرينو فروتن بالدولاريا يعني ابجي صدمي هندي يكون او روشا خرابتر ببقى خلقي قشتي مشتركات يعني دهات خلقي وقت موجود سنور داره يعني بتيبتي كسي خدي موچه چونكو او دهات اخا موچه اخا مهانه بليره سوريا وردگرن او شنور داره يعني نيغيرات زوزو وهمان دمه داجي ريال دولار وكري يعني نه تل ريال دولار وكري چروكا سوري داكتن ورابونا دولار گريداي بالاستكوان بازار دولار دليزن او الاستكوان يعني اي مزن گريداي الريجيم يبخال يعني او قال لك روشه ابوري خرابه لقالك ليستكي بازرگان دراوا اي نيزكي حكومات هر دمك ليسكي بيرنگي دكن جبو سوديش خرا واغرن يعني اوجي كور دكن هل بد العراق جي كاكي مسلم العراق جي اف كي شهايا ايرو لغورا عندك بيعملكو ايرو غاشتين لشونا 1450 ديناري همبر 100 دولار نهابويا 1600 بتر العراق جهه الوصايا يعني ام دخازم يعني بزعن لهريم كردان للروش افا چندی او کاریگری مثلا هندی کو خلق دلار دکرا يعني حکومت هندك لیستیکا وقت گوتی در دخن جبو دلار بین جام خلق جی دیاره لبازار دلار دکرا خورا پاش دست کا پاش روج دکا کیه بکاره بانکا ناوندی یان کیه بکاره وی ناچار سر بکا کیه بکاره وی روشی هتا راده کی راگرا يا كم بريارك سياسي جرجا هجر كو بخازن في مسألة راجران يعني أدبيم يعني قابا مشتركوا بازرگان إنجريداي بحكومات بخدا في لسكي دكين أو تيواتها كم يعني بريارك سياسي الجم حكومات نافندي تنه كو في لسكي بسكني وحكومات يعني هم في لسكي بيش تاد ده وهرجي سوديا ورد جري ليه هري ميري بريا خسر
هرم وبالريباريا خسر يعني ده أستنج لبيشوان هنا بيك هي أستنج كسياسية هجر كود داينو ستاندر روجانا جليرة سوري بقول من الدولار تدي هر كرد تومتا يعني عربيا بين انفصال يعني فقطين يدوم لسروانة ببريارة سياسي نكون زوزو بستينن ده همان دميدا يعني برنجي تكنيكي تكوني بقول من الدولار لدمك لازمه وهناك يعني اجمارا كمازنج دولار مازنه جرجت تجبو دولار تيخي شنو ليره جبو داين ستاندنا روجانا لید همان دميدا هگر ريبارا خسر بخوازه به مسئله يعني هنا کی بار لسر کسی دهات اوان سیناردار سوق بکی کوانه وقت کسی کی جکوبانی بود کوانه دهات خلقه امویرات به اندکسیشن يعني جدا بدولار دا گریده يعني هر کو دولار رابو بليرة سورية بدن لهر دولار رابو وك اوتوماتيكي وك اندكس يعني مشين خلقيه بير رابن كون في رنجي بار لسر خلقيه سفك بكل يعني ديارة حكومات بريارة بدها موشين خلقي جي بلند بك كاريجريا وصا مازن نابا جي يعني قازان جاوي نابا جوي خلقي كو بحثكن لهري من كردان لباكر رشالاتي سوريا بريز مسلم طلاس لكولاري نافان دا جاشا بيداني يا ألمانيا لباجار بوني بمرة بو أمقلكي سباسيا تتكل بخير برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه غراية دارين عربستان السعودي دي بيجن حاجة صالانة مكي دي إيصال فقرة آستي بيش بانديميا كورونا وزير حج وعمرة عربستان السعودي توفيق بن فوزان شافا دوشنبه دي كونفرانس كيدا لباجار جدة راكرنا قدغيان راقهان دناف دا فقر عندنا هجمارة حجيان جبو آستي بري كوفيد 19 دي سالة 2019 دا زيدتري 2.4 مليون كس بجداري مراسم حجي بولي دي سالة 2020 دا بالتني 1000 هولاتين عربستان السعودي كاريبون بجداري ده حج دابكن ده دوشمه ريبري خريستيانان لفاتيكان باب فرانسيس قوت كو شري لأوكرانيا يعني شر كوتافايا شر مينا شر أوكرانيا كو دفرين سيفيل راستي ويرانكاريه دبن تي ناسكرن وكا تاوان ديجي خدي وتاوان ديجي مروفاتيجي ام في رابورتي ببینیم لێدوانەکانی پاپا فرانسیس لە وتاری ساڵانەیدا بۆ دیبلۆماتکاران لە فاتیکان تێڕوانینێکی گشتیە بۆ دۆخی جیهان کە بە شێوەیەکی نافەرمی بە وتاری دۆخی جیهان ناسراوە. پاپا لە وتارەکەیدا لە ڕۆژی دووشەممە سەرەتا باسی لە مەترسی و هەڕەشەی شەڕی ئەتۆمی کرد بە ئاماژەدان بە قەیرانی کوبا لە ساڵی 1962دا وتی بەداخەوە ئەمڕۆژ هەڕەشەی ئەتۆمی سەری هەڵداوەتەوە و جیهان جارێکی تر هەست بە ترس و ناڕەحەتی دەکەن. پاپایەکی باش هەمیشە بیری لە هەڕەشەی شەڕی ئەتۆمی کردوێتەوە کە بەهۆی قەیرانی بەناو موشکی کوباوە لە مانگی دەی ساڵی 1962دا سەری هەڵدا. مرۆڤایەتی تەنها هەنگاوێک لە ناوبردننی خۆی دوور دەبوو ئەگەرنەی سەلماندایە کە دەتوانرێت گفتوگۆ زاڵ بێت با بەر چاوگرتنی کاریگەریە وێرانکارەکانی چەکی ئەتۆمی. بەداخەوە ئەمڕۆژ هەڕەشەی ئەتۆمی سەری هەڵداوەتەوە و جیهان جارێکی دیکە هەست بە ترس و ئازار دەکات. لێرەدا تەنیا دەتوانم دووپاتی بکەمەوە کە بەدەستێنانی چەکی ئەتۆمی بەدڕەفتاریە چونکە وەک یوحەنای 13 تێبینی کردووە. هەرچەندە ئەستەمە باوەڕمان بەوە هەبێت کە کەسێک بوێرێت بەرپرسیارەتی دەست پێکردنی ئەو کوشتنکاریە وێرانکاریە ترسناکە بگرێتە ئەستۆ کە شەڕ بەدوای خۆیدا دەهێنێت. بەڵام نکۆلی لەوە نەکرێت کە ئاگرەکە دەکرێت بە ڕێکەوت دەست پێ بکات و بارودۆخێکی بێپێشینە شێواز بخڵقێنێت لەژێر هەڕەشەی چەکی ئەتۆمیدا هەمومان دۆڕاوین. بابا لە وتارەکەیدا باسی لە جەنگی ئۆکرانیا کرد و ئاماژەی بە دەستوری فاتیکان کردووتی هەموو کردەوەیەکی شەڕ کە ئاراستەی لە ناوبردنی بێجیاوازی تەواوی شارەکان یان ناوچەفراوانەکان لەگەڵ دانیشتوانەکانی دەکرێت تاوانێکە دش خودا و مرۆڤایەتی.
ئەمڕۆ جەنگی جیهانی سێهەم لە جیهانێکی جیهانگیریدا ڕوودەدات کە ململانەکان تەنها هەندێک ناوچەی دیاریکراوی هەسارەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگرێتەوە، بەڵام لە ڕاستیدا هەمویان دەگرێتەوە. نزیکترین و نوێترین نمونەش بە دڵنیاییەوە شەڕی ئۆکرانیایە لە دەرئەنجامی مردن و وێرانکاری لەگەڵ هێرشەکانی بۆ سەر ژێرخانی مەدەنی کە دەبێتە هۆی لەدەستدانی ژیانی نەک تەنها بەهۆی تەقە و کردەوەی توندوتیژیەوە، بەڵکو بەهۆی برسێتی و سەرمایی بەستەڵۆکەوە. لە دەستوری ڤاتیکاندا هاتووە وێرانکردنی بێفەرق و جیاوازی تەواوی شارەکان یان ناوچە فراوانەکان لەگەڵ دانیشتوانەکانیان تاوانێکە دژی خودا و مرۆڤایەتی کە شایانی ئیدانەکردنی توندە. هەروەها ناتوانین لە بیرمان بچێت کە شەڕ بە تایبەتی کاریگەری لەسەر ئەو کەسانە هەیە کە ئەو پەڕی لاوازن، منداڵان بە ساڵاچوان، کەم ئەندامان و نیشانی هەتایی لەسەر خێزانەکان بەجێ دەهێڵێت. ئەمڕۆ هەست دەکەم بە ناچاری بانگەوازەکەم نوێ بکەمەوە بۆ کۆتایی هێنان بە دەست بەجێ ئەم ململانیە بێواتایە کە کاریگەریەکانی لە تەواوی ناوچەکاندا هەست پێ دەکرێت، هەروەها لە دەرەوەی ئەوروپاش بەهۆی کاردانەوەکانی لە بوارەکانی بەرەمهێنانی وزە و خۆراک لەسەر و هەمووشیانەوە لە ئەفریقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جێی باسە ڤاتیکان زۆر بەڕوونی باسی لە شەڕەکەی ئۆکرانیا کردووە. دوای چەند هەفتەیەک لە دەستپێکردنی داگیرکاریەکانی رووسیا بۆ سەرخاکی ئۆکرانیا، پاپا بانگەوازی بۆ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا دەرکرد و داوای لێکردن لە پێناوخدا ئەم کۆمەڵکوژیە ڕابگرن. شایان پاشا بۆ راپۆرتی گابریێل پلێری، دەنی ئەمریکا، واشنگتن. کۆمپانیا گەورەکانی تەکنۆلۆژیا کە بە ئامێر بەستراوەکانن کە گەشتوتە نزیکەی هەموو لایەنەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکی جیهان سرنجی پەرەسەندنی شێوازی ژیان و سەلیقە و بەهاکەسیەکانی بەکارهێنەران ڕادەکێشن. لە شاری لاس ڤێگەسی ئەمریکا پێشانگەیەک ئەو ئامێرانە بەڕێوەچوو دەنگی ئەمریکا لەوێ بوو. ساردکەرەوەیەک بە دەرگای LCD کە ڕنگ دەگۆڕێت بۆ ئەوەی لەگەڵ باری دەرونیدا بگونجێت. ڕۆبۆتێک بۆ گسکدان کە فەرمانی دەنگی جێبەجێ دەکات لە پێشەنگای CES 2023دا بۆ ئامێرە ئەلکترۆنەکانی بەکاربەر لە لاس ڤێگاس لەم هەفتەیەدا. ئەمانە لە نێو هەزاران ئامێری تەکنەلۆژیای ئاسبەرزدا کە ڕەنگە تەنانەت نەتزانی بێت پێویستت پێیانە نمایشکران. کرۆکی کارەکانی CES هەمووی سەبارەتە بە بەرهەمەکانی. بۆ پێی ئامێرە پێکەوە بەستراوەکان تا ڕادەیەک لە هەموو بەشێکی ژیاندا ڕۆڵیان هەیە. ئێستا پەیوەندی بە ئینتەرنێتەوەیە لە کاتێکدا لە ماڵەوەیت لە کاریان لە کاتی یاریکردنە کارێکی سروشتیە. بەتای کۆڤید-19 تەنها ئەو ڕەوتەی خێراتر کرد. کۆمپانیای تەکنەلۆژیا وەڵامیاندایەوە هەر ئامێرێک دەتوانێت زیرەک بێت، واتە پەیوەندی بە ئینتەرنێتەوە هەبێت یان دەتوانن دوو ئەرک ئەنجام بدەن. هاوکات لەگەڵ ئەوەی پێی دەوترێت یەکەم تەلەڤیزیۆنی بێواری OLED لە جیهاندا، هەروەها کۆمپانیای ئەلکترۆنی LG کە بنکەکەی لە کۆریایە مێزێکی نمایش کرد کە دوو هێندە وەک پاککەرەوەی هەوا کار دەکات. ئێمە زیاتر سەنجیمان خستۆتە سەر ژیانی تەندروستتر و هەبوونی هاوسەنجی باشتری ژیانی کار و زۆرێک لە بەرهەم و تەکنۆلۆژیاکانمان یارمەتیدەرن بۆ پتەوکردنی ئەوە. لە سامسۆنگ خاوەن سەگەکانی کە دوای پەتاکە دەگەڕێنەوە بۆ نووسینگەکانیان دەتوانن تەلەڤیزیۆنی زیرەکی تایبەت بە خۆیان بەکاربهێنن بۆ یارمەتیدانی ئاژەڵە ماڵیەکان بۆ ئەوەی خۆیان لەگەڵ دووری خاوەنەکانیاندا بگونجێنن. بە بەکارهێنانی مایکرۆفۆنی ئامێری سامسۆنگی نیۆ QLED هەشکەی خزمەتگوزاریەکە دەتوانێت ئاگادارم بکاتەوە لە وەڕین نمایش و ڤیدیۆ یان میوزیکدا بنێ بۆ ئەوەی سەرقاڵی بکە، بێگومان ئەو حەزی لە نمایشە سروشتیەکانە. ڕەنگە ئەمانە وەک بەرهەمێک بۆ کەسانی تایبەت دەرکەون، بەڵام هەندێکیان ئاراستەی بەکارهێنەرانیش دەکەن کە هەندێک جار فەرامۆش دەکرێن، وەک خاوەن پێداویستە تایبەتەکان. تایبەتبەندی فەرمانی دەنگی گسکی ڕۆبۆتی LG تەنها ئاسانکاری بۆ بەکارهێنەر نییە، بەڵکو پێویستیەکە بۆ بەکارهێنەرانی نابینا و کەمبینا. لە سامسۆنگ ڕێکخستنی سکرینی تەلەڤیزیۆن بە ناوی ریلۆمینۆ مۆد هاوسەنگی ئاسبەرزی ڕێخستنی ڕەنگەکان بۆ ئەو تەماشاکەرانەی چاویان کەزە دەڕەخسێنێت. هەندێک تەکنەلۆژیای نوێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ سوودی بۆ کەم ئەندامان دەبێت. کۆمپانیای هۆڵۆن کە بنکەکەی لە ئەڵمانیایە ئۆتۆمبیلی هۆڵۆن مۆڤەری پێشکەش کرد کە پاسێکی سەربەخۆیە و مەبەست لێی تەواوکەری سیستەمی گواستنەوەی گشتی بووە لە هەردوو ناوچەی شار و گوندنشینەکاندا مەودای 280 کیلۆمەتری هەیە.
ئەگەر بیر لەو کەسانە بکەیتەوە کە توانای سواربوونی پاسکیلیان نییە پاشان جوڵێنەری سربەخۆ دێتە ناو گەمەکەەوە و ئەمەش بژاردەیەکە بۆ سیستەمەکانی دیکەی گواستنەوە. تەنها نمونەیەکی دیکە کە چۆن تەکنەلۆژیای ئاراستەکراوە بۆ جۆرێکی دیاریکراوی بەکاربەر دەتوانێت لە کۆتاییدا جیهان زیاتر بۆ هەمووان دەستیان پێدا ڕابگات. بۆ تینە ترین وریە کاڵێ دەنگی ئەمریکا. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ژمارەیەک لە گەنجانی هەڵەبجە دوای بێئومیدبوونیان لە هەلی دامەزراندن لەلایەن حکوومەتەوە لە ڕێگەی حەز و خۆلیاکانی خۆیان بۆ ئەو پیشانە کە خۆلیان هەیە بۆی بە پشتبەستن بە بەڕێوبەرێتەکانی ڕاهێنان و پیشە و ئەو خۆڵانەی کە لەلایەن ڕێکخراوە بیانیەکانەوە دەکرێنەوە فێری پیشەی نوێ بوونە و ئێستا لە بازاری هەڵەبجە خاوەن دوکان و کاری خۆیانن. لەو ڕێگەوەش پێداویستی ژیانی ڕۆژانەیان بەدەستدێنن. ئاڤان دەرچووی زانکۆیە و هەلی دامەزاندنی لە کەرتی حکومیدا بۆ نەڕەخساوە. لە ڕێگەی بەشداریکردن لە چەند خولێکەوە فێری پیشەی درومانی بووە. ئێستا بووەتە خاوەن پیشەی خۆی. زۆر حەزم لە ئیشەکە هەیە و زۆریش دڵخۆشم، زۆر پێی ئاسوودەم. یعنی بگرە ماڵەوەش زۆر هاوکاریم ئەکەن، یارمەتیم ئێن بۆ ئەوی نەک وەک ئێستا ئەمەوێ ئیشەکەم گەورەترکەم، فراوانتریکەم، هەم شوێنەکە گەورەکەم، هەم چەند مەکینەیەکتر بکڕم، چەند کەسێکی تر بخەمە سەر ئیش. ماڵەوەش زۆر پشتیوانیم ئەکەن، هاوکاریم ئەکەن. بەشێک لە گەنجان لە ڕێگەی بەڕێوبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەیی هەڵەبجەوە توانی ویانە فێری پیشەی نوێ ببن. ئێستاش لە ناو بازاری هەڵەبجەدا ئەزمموی پیشە نوێیەکانیان بکەن. خولەکانی ئێمە بەشێکی تیۆریە، بەشەکانی تریشی چەند وەرشەیەکمان هەیە وەکو کۆمپیوتەر، وەرشەی کارەبا، وەرشەی درومان. لە خولە تیۆریەکانیشا ئێمە هەوڵەین کە بەشەکانی کابوو ژیانی کارەکانت بناسە و هەروەها چۆن دەست بە پرۆژەکەت بکەی بۆی ئەو کەسەکە لە ئێمە فێری پرۆژەیەکە بێ لە هەمان کاتا بشتوانێ خۆی بخاتە سەرکار و ئەو پیشەی فێری بۆ بەکاری بخات. بەڕێوبەرەتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە ڕێگەی ڕێکخراوە بیانیەکانەوە دەیانەوێت گەنجان فێری پیشەی نوێ ببن و بڕوانامەشیان پێ بدرێت. لە ساڵونیوی ڕابردووە نزیکەی 350 کەس گەنجی بێکار یا ئەوانی پرۆژیان هەیە و کە بیانێ فراوانی کرد دەعم کراون ئەم گەنجانە. ئێمە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان جەختمان کردوێتەوە پشت بەو بڕوانامانە بەستێت کە لەم سنتەرا دەدێ بە گەنجان. ئەو گەنجانەی کە فێری پیشەی نوێ بوون گەژمینن بە دۆخەکە، دەڵێن ئێستا کڕیاری تایبەت بە خۆیان هەیە و بازاڕیشان هەیە. زۆر ئاسوودەم، یعنی من ئەم ئیشەکە هەڵم بژاردووە بە حەزی خۆم بووە. ڕاستیەکەی من بۆ زانکۆ ئەو بەشەی کە هەڵم بژار بە حەزی خۆم نەبوو، چونکە زۆر حەزم پێی نەبوو، بەڵام لە ئێستا ئیشەکەم ئاواتێکی خۆم بوو، زۆر حەزم پێ هەیە، زۆر ئاسوودەم پێ. جیالەوەی پرۆسەی دامەزاندن لە ساڵی 2023ەوە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی ڕاگیراوە. کارگە و کۆمپانیای گەورە لە پارێزگای هەڵەبجەدا نین تا گەنجان بتوانن لە ڕێگەیانەوە کارێک بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. یەکەمین ڕاکێتە کوژە عەردی بریتانیا بەر بە ئاسمانی بە وەرە هەنارتن دووشەمێ بە سەرکەتی هات بەردان و بریتانیا کەتناف کۆمەڵە وان وڵاتین کو گەشتیان بشینە ڤاڵاهیە ئاسمانی. We have experienced it nominally and we are gathering more information. Boeing 747 ku raketa 21 metri هەڵگرت بوو دەمژمێر دەهی شەوێ bi demê Londonê ji keştiya fezayî li Cornwall li başûrê Rojavayê Ingilistanê rabû.
دوفرا روكيت بالفري فقط يا ولدمجمير 11 و 15 دقيقة ديسان بدمي لندني لبلندا هي 5000 متران لسر أقيانوس أطلنطيكا باشوري إيرلنداي بقركت أجل اف ارك سركتيبه بريطانيا دي ببا يكجنه وان ولاتن كو دكارن جميعن عسماني بهنيرن فالاهيا عسماني بفي چندین امتین داویا برنامه ایرو یا کرد کنکشن هتا صبحی دیگه اینک هر شاد و بختور بنو خدا حافظ